خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتە لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین داوای لێبوردنەکەین چەند خولەکێک لە کاتی دیاری کراوی خۆیدا نەماتوانی بینە خزمەتتان ئەوەی کە ئێستا ڕۆژەفی گرینگە پرسی ئەو گۆڕینەوەی پەیامانەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا پرسی موچە تا ئێستا هەرچەندە قەرار بوو لە کۆتاییەکانی مانگی چواردا موچە دابەش بکرێت موچە لە بەغداوە بێت بەڵام تا ئەو ساتانە خەبەرێکی ئەوە تۆی نییە لەسەر موچەرچەندە قسەکە وابوو زانیاریەکە وابوو لە پێنجشەمە تاکو یەکشەمە و دووشەمەش موچە دابەش بکرێت وە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوێکی ئاراستەی بەغدا کردووە کە ئەتوانرێت تەوتین یان بەبانگیکردن ئەوەی کە دادگای فیدراڵی داوایەکات لە ڕێگەی بانقی بازرگانی عراقیەوە بێت بەڵام لەوەش پەشیمان بوونەوە قەرارە بەیانی وەفدێکی بانقی بازرگانی TBI بگاتە هەرێم خەڵک داواکە کە موچەی بە نیشتیمانی بکرێت لە ڕێگەی بانکە فیدرالیەکانی عراقەوە بەڵام حکوومەتی هەرێم سوورە لەسەر هەژماری من بە تایبەتیش بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستانەمە هەڵبژاردن کە چەند ڕۆژێکی ماوە بۆ دەی پێنج کە دەست بکرێ بە بانگەشە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر بەشداریکردن و ڕۆیشتنی ڕێڕەوی بابەتەکە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر ئەوەی پارتی دموکراتی کوردستانیشە تا ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە و سوورە لەسەر بەشداری نەکردن هەموو ئەوانەی کە ڕوو دەدەن تا چەند پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە وە بڕیارەکانی دادگای فیدراڵی لەکوێ ئەخرێن ئایا هیچ بڕیارێکی سیاسی یان ڕێکەوتنێکی سیاسی ئەتواندرێت تەگەرە بۆ یان بربەست بۆ بڕیارەکانی محکەمەی فیدراڵی دروست بکات ئەم شەو لەگەڵ بەڕێز دکتۆر ڕعد ڕەفعە سەرۆکی بۆردی توێژینەوەی ساندەرد کە بەڕێز زیاد لە شاری هەولێرە گفتوگۆ دەکەین بەڕێز دکتۆر بەخێر بێی سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا بەڕێز دکتۆر من لە سەرەتا سڵاو لە خۆت و لە بینەرانی کورسات گەلێک سوپاس مەمنون دکتۆر لە موچەوە دەست پێ بکەین لەبەرەوەی ئەمەوێ بەشێکی فراوان لەسەر مەسەلەی هەژماری من و ئەو بەنیشتیمانیکردنەکە قسە بکەین یعنی پێت وایە ئەوەی کە زانیاری هەبێت کە بەڕێستان ماندوو بوون یەکێک بوون لەو داواکارانەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم ڕێک بخرێتەوە چارەسەر بکرێ و لەگەڵ هاوڕێکانت ماندووبوونێکی زۆرتان پێوەبین دەستان خۆش بێ ئێستا بۆچی ئەرقەلەی تێکەوتووە گرفتەکە لە هەرێمی کوردستانەوەیە یان بەغدا تێڕوانینێکی تری بۆ دروست بووە بەناوی خوای گەورە میهرەبان دیارە بەڕاستی پرۆسەی تەوتینکردن پرۆسەیەکی هەمەلایەنەیە و دووسەرەشە تەنها ئەحتیمال لەسەر حکوومەتێک ناکە بەڵکو پێویستەوەیەکەوە هەردوو لایانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بتوان ئەو پرۆسەیە بە جوانترین شێوە بەڕێوە ببن و دادگای فیدراڵی لە بڕیارەکەیدا زۆر وازح و ڕاشکاوانە باسی کردووەکەوە تەوتینکردن لە ڕێگای بانکە حکوومیە فیدرالیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە کەواتە ئەو بانکانی کەوا لەناو پرۆسە و سیستەمی هەژماری منە نایانگرێتەوە و ئەوەی ئێستا حکوومەتی هەرێم داکۆچی دەکا لەوەی کەوا تەنها لە ڕێگەی هەژماری من بێ ئەوە بەڕاستی پرۆسەکەی بە تەواوی پەک کەوتووە پەک خستووە و لە کۆتاییشدا هەر دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام بەو بڕیاری دادگای فیدراڵی بکات و ئێمە چەندین ڕێکاری یاسایی مانگرتوتە بەرکەوە هەردوو حکوومەت ناچار بکات بەوەی کەوا تەوتینەکە بگاتە ئەنجام و ئەو ئەنجامەش بە سوودی گشت فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانەنشینان و هەروەها چاودێری تۆڕی کۆمەڵایەتەکانیش بگرێتەوە بێگومان وەکو باسم کرد و تەڕەفەیە دوو لایەنە لەسەر هەردووچیان ڕاوەستەوە بەڵام ئەگەر بین بڵین کامیان زیاتر خەتابارترن بێگومان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خەتابارترە لەبەرەوەی زانیاریەکانی بە تەوتینکردنیە تا ئێستا بۆ حکوومەتی عێراقی بە تەواوی نەناردووە و تا ڕادەیەکیش حکوومەتی عێراقیش ئەوێش کەمێک تاوانەکەی دەگرێتە بەرەوەی کەوا لیستی موچەی لەلایە هەندێک زانیاری لەلایە دەتوانێت ڕاستەوخۆ تەوتینەکە دەست پێ بکات بێ ئەوەی کەوا بگەڕێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە دەتوانین بڵین دوو تەڕەفەیە بەڵام ئەگەر بڵین تاوانەکە زیاتر لە چێ لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەویش ئەوەیەکەوە دەیەوێ هەژماری من سیستەمی هەژماری من بسەپێنێ لەسەر دەوڵەتی عێراقی ئەوەشکەوە قبولکراو نییە بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڵێ بەڕێز دکتۆر ینی هیچ وەکۆی ینی لە پێشەچەکەدا وتم مەسەلەن هیچ ڕێکەوتنێکی سیاسی هیچ
مثلەن ها لە عراق وەکوتری زۆر جا بڕیارە سیاسەکان جێگەی بڕیارە یاسایی و دەستوریەکانە گرنەوە ئەتوانرێت داشکان یان کاراسانی یان سوزانم دەرچەیەک بدۆزێتەوە بۆی هەژماری من ئەوە بێت چکە قەلەقیشی زۆر تەلا لە هێزە سیاسەکانیشەوە هەیە. خۆی بەڕاستی حکوومەتی عێراقی کار ئاسانیشی زۆری کرد بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆی کەوە بێ ئەوەی تەوتینەکە پرۆسی تەوتین ئەنجام بدرێ موچەی 3 مانجی نرد. ئەوە بەڕاستی ئەو پەڕی ئاسانکاری بوو ئەگەر بیت بە تەطبیقی تەواوی بڕیارەکەی دادگای فیدرالیش بکرێت نەدەبا ئەو بڕەموچانە بگەیشت با بەدەستی هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بدرێت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام بە مڕاعاتکردن و بە ڕەچاوکردنی بارودۆخی خراپی ئابووری و دارایی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە بووکەوە سەرۆکی دادگای فیدرالی لە تەلەفۆنێکدا لەگەڵ وەزیری دارایی ئیزنی پێدا بووکەوە ئەو تا پرۆسی تەوتین جێبەجێ دەکرێت ئەو موچانە بدرێت. بۆیە کار ئاسانی زۆر کراوە بەڵام ئایا سوڕانەوە دەکرێت لەسەر بڕیاری دادگای فیدرالی و من بەبێ گومان و بەبێ شەک دەڵێم بە هیچ شێوەیەک سوڕانەوە و بادانەوە ناکرێت لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی تەنها و تەنها تەوتینکردنەکە چارەسەرە و تەنها دەبی لە ڕێگەی بانکە حکومیە فیدرالیەکان بێ جا ئەو بانکە حکومیە فیدرالیە چی ڕافی دەیەمی چ ڕەشید بی چی TBI بێ بۆیە TPI بێ بۆیە ئێستا دەتوانین بڵێن تۆپەکە لە ساحەی هەرێمی کوردستانە و پێویستە ڕواز لە پرۆسی هەژماری من بێنێ و تا ئەو داکۆچی بکات لەوەی کەوا تەنها دەبێت لە ڕێی سیستەمی هەژماری من بێ ئەوە بەڕاستی ئەو پرۆسەیە پەچی دەخرێت و من لەو باڕدامەکەەوە لە مانجی 5 بە تەواوی حکوومەتی عێراقی و وەزارەتی دارایی موچەی مانجی 5 بە تەواوی توندی دەکەن ئەگەر لە ڕێگەی تەوتین نەبێ زۆر ئەستەما موچەکان بگات بە هەرێمی کوردستان. بڵێ ئەو مانگە پێت وایە موچە بنێرێت بەو پەیوەندی تەلەفۆنی سەرۆکی دادگای فیدرالی و مەسەلەی وەزیری دارایی بێگومان ئەو مانگە ئینشاڵڵا کێشەیەکی وای نابێت ئەوەی کەوا لەبەرەوەی هەرێمی کوردستان لیستی موچەکانی تاخیر نرد بۆیە مردبینیکردنیەکەشی تاخیر بوو چکە نەک تەنها بۆ لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وردبینی دەکرێت وەزارەتی دارایی عێراقی وردبینی بۆ هەموو لیستی موچەخۆرانی گشت پارێزگەکان و وەزارەتەکانی عێراقی دەکات. یەک لەوانە هەرێمی کوردستان بەڵام لەوەی هەرێمی کوردستان دوو هۆکار بوو تاخیر بوو یەکەمیان خۆی تاخیری نرد دووەمیان بڕی پارەیەکی زیاتر لە کۆی گشتی موچەکەدا زیادی کردووە نزیکەی 50 ملیار دینار زیادی کردووە بۆیە ئەو 50 ملیار دینارە کێشەی دروست کردووە ئێستا ئەوان خەریکی زیاتری وردبینیکردن بۆیە موچەکە تاخیرەوە بەڵام بێگومان ئینشاڵڵا هەر لەو هەفتەیە موچەکە تەمویلەکەی دەدرێت و موچەکە دەگات بە دەستی فەرمانبەران بەڵام ئەوەی کێشەیە من لێ دەترسێم مانجی 5 کەوا بەبێ تەوتین زۆر ئەستەما موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت. باش قسەیەکەیە بەڕێز دکتۆر کە سەرۆکی هەرێم 3 ڕۆژ لە بەغدا بووە و مەسەلەن ئەوانەی پشتی حکوومەت و سەرۆکی حکوومەتی عراقی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراقی بینیوە پێت وایە مەسەلەن ئەوان کاراسانیشان بۆ کردیان چاوپۆشێک بکرێت لەوەی کە مانگەکانی تریش بەو شێوە ئیدامە بدرێت تاکو دەگەنە سیغەیەکی هاوبەش لەسەر مەسەلەی تەوتین یان هەژماری من یان طبعا تەوتین هەر هەژماری منەوە بە جۆرێشتر بەڵام تر لای خەڵک ئاوا ڕۆیشتووە فەرقەکە بەوە دەکات یعنی پێت وایە ئەو شەفاعەتی کرد بێ سەرۆکی هەرێم بەو بابەتە لەبەرەوەی هەرێمی کوردستان سوورە ئەمڕۆ جیاوازەکانیان بڵاو دەکردەوە هەژماری من دەتوانی ئەو پارە وەرگری و قەرز وەرگری و توزانە لەولا خزمەت گوزاری دابەزاندەوە لەولا تەوتینی لە گۆشەیەکدا حەسر کردووە. خۆی وەڵامی ئەو پرسیارە بە دوو خاڵ دەدرێتەوە یەکەم بەڕاستی ئەو نەزرە و تێگەیشتنی خەڵکی هەرێمی کوردستان بە بەرامبەر داگاکانی هەرێمی کوردستان کەوا لەژێر ڕشێفی حزبدان بە تەلەفۆنی بەرپرسێک چیان بێ بۆیان دەکەن ئەوەیەکەوە دادگاکان و دادوەرەکان ببنە تەحتە تەڵەبی حزبەکان هەمان بۆ چوون لەسەر عێراق ڕاز نییە. عێراق دادگاکانی تا ڕادێشی زۆر سربەخۆنە تا ئێستا چەندین پەرلەمانتار و وەزیر و بەرپرسی باڵا و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاریان سزا داوە و تووشی زیندانی هاتوون بەڵام لە هەرێمی کوردستان تەنان ئێستا
بەرپرسی بەشێکی شارەوانیش تا ئێستا عقوبەی نەدراوە سوزای نەدراوە لەسەر گەندەڵیان لەسەر هەشتێشتر جیاوازێکە زۆرن بەڵام بەداخەوە خەڵک لەو ڕوانگەی هەرێمی کوردستانەوە سەیری عێراق دەکات ئەوە یەک دووش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان برەو بە بۆ چوونە دادکەوە عێراقیش وێرانە کاولە عێراقیش وەکو هەرێمی کوردستان گەندەڵکاران باڵا دەستن تێدا و هەموو سیستەمی حکومڕانی عێراقیش وەکو هەرێمی کوردستان یان خراپتریشە لە هەرێمی کوردستان ئەو میدیای دەسەڵاتدار هەوڵ دەکەوە ئەو بۆ چونانە بڵاو کاتەوە بۆ ئەویکەوە دەموچاوی خۆی ئەو ماسکێکەوە لە سەرەتی پاچ کاتەوە لە پێش خەڵکی جوانی کات بڵێ یان خەڵک بترسێنی بکەوە عێراق لە ئێمە خراپترە پێویست ناکە موچەتان بستەوە سەر عێراق ئەوە خاڵێکیان خاڵی دووەمیان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە زاراوەی هەژماری من بەرامبەر تەڵتین دادنێ خۆی بەڕاستی دوو چەمچی زۆر لێک جودانە دوو مستەلاحی زۆر لێک جودانە تەڵتین بەمانێت بە نیشتیمانیکردن واتە موچەی فەرمانبەرێکی دووهۆک و زاخۆ لەگەڵ موچەی فەرمانبەرێکی بەسرا یەک ئاستا یەک بڕا و یەک لە بەرزکردنەوە و سەرموچەش دەگرێتەوە بەڵام ئەوەی هەژماری من شتێکی محەلیە تەنها تایبەتە بە هەرێمی کوردستان و سیستەمێکە خاڵشتی زۆر گرنگەکەوە جیاوازەکەی نێوان هەژماری من و تەوتین ئەوەیەکەوە ڕاستەوخۆ تەوتین موچە لە وەزارەتی داراییەوە دەسێتە حسابی فەرمانبەر بەڵام هەژماری من ئەوەیەکەوە دەیانەوێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەسێتە دەستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵکو بچێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بیداتەوە بانکەکانی هەژماری من لێ دابەش بکرێتەوە جیاوازی هەر سەرەکی ئەوەیە و ئەگەر سیر بکەن لە نووسراوەکەی حکوومەتی هەرێمیش کاتێک دەڵێ ئێمە بە تەوتین ڕازی بوونە سیرکەن بە تەواوی موچەخۆری هەرێمی کوردستانی دەرهێناوە لە پرۆسەکەدا دەڵێ ئێمە ڕازینە بە تەوتین واتە بەمانەی هەژمارکردن چکە ئەوان لە بەیاننامەیەش نزیکەی مانگێک پێشەستا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕوونی کردەوەکەوە هەژماری من بریتە لە تەوتین لەلای ئەوان بۆیە دەڵێ ئێمە ڕازینە بە تەوتینکردنی ناڵێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەڵێ موچەی هەرێمی کوردستان کەواتە لە پرۆسەی لە عقلیەتی حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە موچەخۆر نابی وجودی هەبێ دەبێت پارەکە موچە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بێت بیداتە بانکەکان بیداتە موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە دوو زاراوە و دوو چەمچی زۆر لێک جودانە تەوتین و هەژماری من و دوو سیستەمی زۆر لێک جودانە لە تەوتیندا ڕاستەوخۆ سنتەر موچەخۆرە و لە هەژماری مندا سنتەر حکوومەتی هەرێمی کوردستانە و ئێمەش خۆمان دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە چی چۆن پێناسە دەکرێت چ متمانەیەکیان هەیە لای فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستان باشە بەڕێز دکتۆر کە لە دوای بڕیارەکەی محکەمەی فدراڵی کە دەرچوو بەڕێزت بورد ئاگاداری وتیان تەیف سامی بەڕێزیان وەزیری دارایی عراقی سوێندی خواردوتێتی لە ڕێی تەوتینەوە نەبێت لە ڕێگای ئەو بە بانکیکردنەوە نەبێت من موچە نانێرم دوجار ئێستا بە تەنزێکەوە دەوترێ دەڵێن ئەوە کەفارەتی سوێندەکەشمان بۆ داوە و مانجی سێژ ڕۆیشت و چواریش دەنێردێ ینی شتێکی ئەوە تۆ دروست نەبوو بۆیە دڵنیا بن 5 و 6 و 7 ژەر ئاوا دەبێ موچە بنێرن و ئیلا دەبێ هەژماری من سەر بکەوێ پێت وایە لە ڕێکاری دادگای فدراڵی ڕێکاری حکوومەتی عراقی لەکوێدا تون دەبن بەرامبەر بە ناردنی موچەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتە ژێرباری مەسەلەی تەوتین یان پرۆژەی تەوتین خۆی بەڕاستی دادگای فیدرالی گرتنەبەری ڕێکاری نییە بەڵکو حکم و بڕیاری دەستوری و یاسایی دەدات دروستە بڕیاری خۆی داوە دادگای فیدرالی و بڕیارەکەی زۆر لە قازانج و لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو خانە نشینان بوو گشت موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو و بڕیاری بە تەوتین داوە و ئەو تەوتینە دەبێت جێبەجێ بکرێت تا ئێستا ئاسانکاری و بۆ ئەو بۆکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە پرۆسەی تەوتینەکە بکات بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ نیازپاچی نیشان نەداوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە من لەو باوەڕدامەکەوە تا پرۆسەی تەوتین جێبەجێ نەکرێت یان بەلای کەمی دەست پێ نەکرێت دەبێت دەست پێ بکرێت و بادیرێکی خێر هەبێت دەست پێشخەری هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەندێک پێشەچی دیار بێکەوە دەستی پێکردووە و حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری چەند وەزارەتێکی ناردووە بە تەواوی ئەو کاتی دەکرێت وەزارەتەکانی تر چەند فەرمانبەری تریان سلکی عسکەری و ئەمنی بە ڕاستەوخۆ حکوومەتی عراقی موچەکەیان بنێرێت بۆ بانکانی داهاتوو
تا ئەوەی کەوا سلشی مەدەنی بە تەواوی تەوتین دەکرێت و دواتر پرۆسەکە ئەوانش بگرێتەوە. بەڵام ئەوەیەکەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە ئێستا بە هیچ شوەیەک تەعاون و هاوکاری حکوومەتی عێراقی و وەزارەتی دارایی عێراقی نەکات و زانیاری تەواو نەدات بە حکوومەتی عێراقی بۆ تەوتینکردن. من لەو باوەڕدامە لە مانجی پێنجەوە زۆر سەخت دەبێت حکوومەتی عێراقی بێتە ژێرباری ئەوەی کەوە ئەو هاوکاریە بەردەوام بێت و چیتر موچەی ڕاستەوخۆ ناداتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە ئەو عینادیکردنە بابەت زۆر بە سادەی بێڵێن مەسەلەن لەسەر مەسەلەیە و بەردەوام مەسەلەن شت بڵاوەکەنەوە مەسەلەن خەڵکانەدەن یعنی خەڵگەڵێ دیارە شتێکیان زانیوە دیارە بێمنەتێک هەیە بۆیە سوورن لەسەر مەسەلەی پرۆژەی هەژماری من یعنی ئەوە لە چیەوە دێ بەڕێز دکتۆڕات؟ والله عینادی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئێستا بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەری گرتووە. بەڵام بۆ دەرەوەی هەرێمی کوردستان هەر ملیان شکا و سەریان دای لە بەردووە تا ئێستا هەر ئەوان زەرریان کردو عینادەکەیان سەریان لەسەرداناوە. ئەوە بوو لە ڕیفراندۆم سەریان لەسەردانا، ئەوە بوو لە پەرلەمانی هەرێمی کوردستان بە یەک جەڕە قەلەمێک بە یەک بڕیاری دادگای فیدرالی هەرچی پەرلەمانتاری هەرێمی کوردستان ناردەوە ماڵەوە و بێ ئەوەی کەوا فزەشیان لێەوە بێ. ئەنجومەنی پارێزەکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە بەیەک بڕیار لە دادگای فیدرالی و بێ ئەوەی کەوا نقەشیان لێەوە بێ. بۆیە ئەوانە ئەو عینادیە تەنها بۆ خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵام خۆشبەختانە ئێستا ڕاستەو خۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچیان لەدەست نەماوە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان. ئێستا ڕاستەو خۆ خۆیان مواجهە و بەرەنگاری دەرەوەی هەرێمی کوردستان دەکەن، ئەمریکا، عێراقا، تورکیا، ئێرانە. بۆیە لەوانشدا هەموو زنجیرە و حەلقەی زۆر زەعیف و لاوازن هەردەم زەرریان کردووە و دەشی بینن کەوا چۆن لە هەژماری منیشدا زەرێکی زۆر دەکەن و سمعەشیان نامینێ و دواتر خۆیان دەکەن چۆن لە تەوتینەکە بیدایەت بە هەموو شێوەیەک هەوڵیانداکەوە ئەو بڕیارە دەرنەچێ و دژی ئەوە بوونکەوە موچەخۆری هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی عێراقی بەبێ هیچ مقابلێک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا بەو شێوازە بووکەوە حکوومەتی عێراقی بێ ئەو 1 دینار وەرگێ لە هەرێم هەتا ئێستا و خۆتان لەوانێ بزانن تا ئێستا 1 دیناری لە حکوومەتی هەرێم و کوردستان وەرنەگرێت، بەڵام 3 موچەی ناردۆ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە 4میش دەنێری. بۆیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری منیش متەئەکیدم تەنازل دەکات، بەڵام ئەو کاتی دێن دیسا خۆی دەکاتەوە خاوەنی تەوتین و بانکەکانی ڕافی دێن و تیبایی و بانکانی ڕەشید. بەڵێ ینی ئەوە مستەحیلاتە دەبێت هەر تەوتینەکە جێبەجێ بێت بە هیچ شێوەیەک هیچ ڕێگەیتر نییە ئیلا دەبی لە ڕێگەی تەوتینەوە و تەوتینەکەش لە ڕێگەی بانکە حکوومیەکانی عێراقیەوە دەکرێت. وەم لێرە بێک تێبینیم هەیەکەوە زۆر جاران خەڵک لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان داوای بانکی بازرگانی عێراقی کردوەتی BI یان هەندێک لە حزب ئۆپۆزیسیۆنەکان داوایان کردووە، بۆیە خەڵک ئێستا متمانەی بە TBIش نەماوە. بەڕاستی TBIش بانکێکی خاوەن ڕەسمالێکی زۆر گەورەیە و هیچ جیاوازی نییە لەگەڵ ڕافیدێن و ڕەشید، بەڵام خزمەتگوزارەکانی کەمێک کەمترە لە چاو ڕەشید و ڕافیدێن بۆ فەرمانبەران. ئەگەر نا ڕاستەوخۆ بدرێتە ئەو سێ بانکە حکوومیە فیدرالیە و حاڵێکی زۆر ئاساییە ئەو حساسیەت و هەستاریەک ئەو بێمتمانەیەکەوە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو بانقی عێراقی بۆیان دروست بوو ئەو لە ڕەتفعلێک کاردانەوەیەشە کەوا بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە بۆی کەوا متمانەیان بە هیچ شتێکی حکوومەتی هەرێمی کوردستان نییە. ئەگەر نا بانکێکی فەرمی ڕسمی حکوومەتی فیدرالیە سەر بە دەوڵەتی عێراقیە و ڕەسمالێکی زۆر گەورەشی هەیە، بەڵام خزمەتگوزارەکانی کەمترە لە چاو ڕافیدەین و ڕەشید بۆ خودی فەرمانبەر. قەرارە سبەینێ بێن وەفدێکیان بێت هەرێمی کوردستان لەگەڵ جەماعەتی هەژماری من کۆ دەبنەوە. پێت وایە بۆ چییە مەسەلەن تەڵەبی چیان لێ دەکرێت لە هەرێمەوە ئەوان دەتوانن چی بکەن؟ ینی خۆ تەبعاً بانقی بازرگانی عێراقی ناتوانێت لە قەراری مەحکەمی فیدرالی لا بدات. بێگومان ناتوانانی لا بدات و هەمیان پێوە پابەند دەبن، بەڵام وەکو لەو زانیاریی وام نییە ئەوەی کەوا لە میدیاکان باس کراوە، بەڵام لەو باردان ئەو بانکە دێ لە ڕووی هونەری و فەنیەوە مامەڵە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەکات و ئەو زانیاریانی کەوا پێویستە بۆکردنەوەی ڕقم حسابی لەو بانکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بزانە حکوومەتی هەرێم چەند دەتوانێت تەعاون و هاوکار بێت و بێگومان دەبێ ئەو نەتیجێ ئەو کۆبنەوانەی دەباتەوە دەستەی بەڕێوەبردننی ئەو خودی بانکەکە و دواتر وەزارەتی دارایی بۆ ئەوی ئاگادار بن لە ئاخر لێک تێگەیشتنیان ئەگەر حکوومەتی عێراقی و وەزارەتی دارایی
ئەو لێکتێگەیشتیان وەکو بڕیارەکەی دادگای فیدرالی بێ ئەو کاتی ئۆکەی دەدەنە ئەو بانکە ڕاستەو خۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات بە فەرمانبەران ئەگەر بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالی نەبێ و بێگومان وەزارەتی دارایی و حکوومەتی عێراقی ڕازی نابێت. باشە ئایا هەژماری من بەپێی مەسەلەی تەوتین وەکو مەنافز دەتوانێت ئیسفادەی لێ بکرێت لە داهاتوودا بەڕێز دکتۆر؟ وەکو من فەرزانێکی هەیە لە شار و شار هەژماری من دەکرێت وەکو بەڵێ هەژماری من دەکرێت وەکو مقاولی ثانەوی. زۆر جاران ئێستا دیوتان لە پرۆژە گەورەکان یەک مقاولی سەرەکی دەگرێتەوە بەڵام دواتر بە پارچە پارچە دەدرێتەوە چەند مقاولێکی ثانەوی. خۆی ئەو لە بڕیارەکەی دادگای فیدرالیش ئەو مەجالی تێدا هێشتۆتەوە دەڕێ پێویستە ڕاستەوخۆ تەوتیم بکرێت لە ڕێی بانکە حکوومیە فیدرالیەکانی کەوا لە دەرەوەی هەرێمی کوردستان کار دەکەن. بەڵام دەکرێت وەکو مەنافز ینی پەنجەرەیەک یان وەکو شوێنێک نووسنگەیەکی حەواڵە مامەڵە لەگەر بانکی تری ئەهلی بکرێت. کاتێک ئەو ڕێگای کردیتەوە دەتوانرێت هەژماری من بانقەکانی سەر بە هەژماری من ئەو ئیشە بکەن و زۆر زۆر ئاسایە و چکە ئەو کاتی ڕاستەوخۆ موچەکە دەدرێت بە فەرمانبەری هەرێمی کوردستان نادرێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بیداتە بانقەکان. بەڵێ زۆر باشە دکتۆر ئێستا قەرارە دەی شەش هەڵبژاردن بکرێت و یەکێکی ترەوانی کە سەرۆکی هەرێم دەرگا بە دەرگای بۆ کردو مەسەلەن هەڵمەتی کەمپینێکی بۆ کردو بۆی کە دوا بخرێت و پارتیش خۆ لای هەموو کەس معلومەکە ناوێ بەشدار بێت لەو هەڵبژاردنە. ئەمە چارە نووسی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات لە هەردوو حاڵەتەکەدا؟ خۆی بەڕاستی منەوەی ئاگدار بم لەو باوەڕدامەکەەوە هەڵبژاردنەکە دا دەخرێت نەک لەبەر ئەوەیەکەوە دواخستنێکی یاسایی و دەستوریە بەڵکۆی لەبەر وەزعی پارتی لە ڕووی سیاسی و جەماوەریەوە زۆر خراپە و داواکاریەکانیشکەوە هەیتی پارتی بەڕاستی داواکاری نادەستورینە گەڕانەوەی کورسی کۆتاییەکان ئەوە دادگای فیدرالی یەکلای کردێتەوە و ئەم لێرەدا پێویستە ئەو ڕوونکردنەوە بدەمکەوە بەڕاستی حزبەکانی دەسەڵات بە تایبەتی پارتی ڕەواز بە بۆچوونێک دادکەوە دادگای فیدرالی دەتوانێت لە بڕیارەکانی خۆی عودول کات و لابدات و بڕیارەکانی خۆی بگۆڕێت یان پێچوانە بکاتەوە. من دڵنیای دەدەمە خەڵکی هەرێمی کوردستان بە هیچ شوەیەک دادگای فیدرالی سەبارەت بە کورسی کۆتاکان و ژمارەی کورسیەکان ئەوانە بە هیچ شوەیەک تەنازول لێ ناکات بازنەکان بە هیچ شوەیەک تەنازول لێ ناکات نایگۆڕێت و ئەو هەوڵانێکەوە حزبی دەسەڵات دەیەوێت بیگەێنێتە جێ بەس لە پێناوی ئەوی کەوا بەشدار بێت لە هەڵبژاردنەکان هەموو هەوڵەکانی شکست دێنێت و ئەم لەو باوەڕداوام بۆیە هەوڵ دەدەنکەوە هەڵبژاردنەکە دواب بخەن چونکە هیچ دەرسەی تریان نییە. دەی شەش ئەگەر هەڵبژاردن ئەنجام درێت بەبێ پارتی ئەنجام دەدرێت و ئەگەر ئەنجام بدرێت بەبێ پارتی ئەو کاتی نوێنەری نابێت لە پەرلەمانی کوردستان دوو ڕێگەی لە پێش دەویان ئەوەیەکەوە بێوێ فەوزا و کێشە دروستکا لە هەرێمی کوردستان کەەوە ئەو کاتی زۆری لەسەر دەکەوێت و لێکەوتێ زۆر گەورە دەبێت یان ئەوێ سیر کاکەوە پەرلەمان و حکوومەتێک دروست بووە بۆ 4 ساڵتە دەبی سەیری بکات و بەخۆی هیچ بەشدار نابێت ئەو کاتی مەکانەتی دارایی و سیاسی و دیبلۆماسی و سەربازی و ئەمنی زۆر لاواز دەبێت. بۆیە من لەو باوەڕدامەکەوە ئاخیر کۆتا فیشەکی سەرۆکی هەرێمی کوردستان هەوڵ دەکەوە بڕیارێک دەرکات بە دواخستنی هەڵبژاردنەکان بۆی کەوا ناڵێ دواخستن دەڵێ بەڵام مەوعید و وادەیەشی نوێدا دێنێت ئایا ئەو مەوعید و وادێ ئایا دەتواندرێت هەڵبژاردنەکان زام دریان نا بەڵام بەلای کەمی لەو لێکەوتە گەورانێکەوە ئەنجام دەدرێت لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەو لێکەوتە گەورانێکەوە بەشدار نابێت على قەلبا لەو لێکەوتانە لێ دەرچێت یان بە کەمترین خەسارە لێ دەرچێت چونکە ئێستا پارتی لە نێوان دوو حاڵەتی زۆر خراپدایە یەکیان لە یەکتیان خراپترە یان ئەوەیە بەشدار دەبێت یان ئەوەیە بەشدار نابێت لە هەڵبژاردن چکە هیچ مەجال تێدا نەماوە ئەو کاتی لە هەموو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بێبەش دەبێت و ئەگەر بیەوەی فەوزا دروستکە زۆر بە کێشێکی گەورە بۆی دەکەوێتەوە یان ئەوەیە دوای بخات ئەو کاتی مەجالی هەیە بەشدار بێت بەڵام کورسیەکانی کەم دەبێت بۆ مەرجانێکەوە دادگای فیدرالی دایناوە بەڵام ئەو کاتی علەقەل بەشدار دەبێت و هەندێک کورسی خۆی دێنێت و دەتوانێت بەشدار بێت لە پرۆسەی دروستکردنەوەی حکوومەت و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام دکتۆر مەسەلەن باز لەوە دەکرێسا بۆچوونێکێ لەلایەن هەندێک لە مسەقفینی پارتیش یان کادری پارتیش باز لەوە دەکەن کە دوای ئەوەی سەرۆکی هەرێم چۆ بەغدا ئەوە هەژماری منیان بۆ چۆتە سەر و زائیدەن هەڵبژاردنیشان دواخست هیچ شتێک بەبێ پارتی ناکرێت لە هەرێمی کوردستان بۆیە قسەی کۆتایی لە هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش پارتی دەیکاوە قسەی پارتیەکانە
واش دەردەکەوێت مەسەلەن ئەوە تا محەممەد شیع سوودانی نەرمی نواندۆ بۆەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وا ئەوترێ هێشتا هیچ سەرچاوێکی فەرمی نییە کە دوا بخرێ مەسەلە مەرسومێک دەربکرێەوە کۆی باسەکەم بۆ مانجی ئۆکتۆبەر یان نازانم بکەیت ئەمە ڕاستی تێدا هەیە یان ئەو نەرمی نواندنەی کە لە بەغداوە پارتیەکان باسی لێەوە دەکەن لەسەر چه ئەساسێک ئەو نەرمی هاتووە؟ وڵای ئەو قسە و لۆکانە هەمووی پروپاگەندەیە، هەمووی بۆ ئەوەیە باری لاری سیاسی خۆیان ڕاست بکەنەوە و کەوا چەند ساڵەوەیان هێناوە وایان پیشانداوە لە پێش خەڵکەوە پارتی چی ویست بکرێ ئەوان ئەوە دەکرێت و کەس ناتوانێت بەرەو ڕووی پارتی بێتەوە هەرچی بڕیارێکی دا بڕیارەکانی دەگەینێتە سەر. من دڵنیایتان دەمێت لە هەژماری مندا شکستێکی گەورە دەینێ، بەڵام لە عینی کادا دەیکاتە دەستکەوتی خۆی ئەو کاتی کاتێک شکست دێنێت چکە فێرە. خاڵی دووەم ئەوەیەکەوە لە هەڵبژاردنەکە بە هیچ شێوەیەک دەتوانێت دوای بخات، بەڵام ئەوە ڕەزامەندی دامەزراوەکانی عێراقی و هەروەها حزبە سیاسیەکانی عێراقی و هەروەها ڕەزامەندی نێودەوڵەتی نییە و من لەو باوەڕدەمەکەوە ناڕزایەشی زۆرش پەیدا دەبێ و دوور نابینم کەوە سەرۆکی هەرێمی کوردستان پۆستەکەشی لەدەستدانێ لە نیوچەوانی ئەو مەرسومەیەکەوە دایناوە دەری بکات. یعنی پێتوانیە لە لایەنە شیعەکانیان چوارچەوەی هەمانجی ئیتاری تەنسیقی مەسەلەن کاراسانیان بۆ کردبیان نەرمیان بۆ نواند بێ؟ خۆی ئەگەر من پێش چەند ڕۆژێک مەقالەیەک نووسی باسی ئەم کردکەوە نێسیروان بارزانی هەمان هەڵەی سەدام حوسێن دەکات لە ساڵی 1990 کاتێک ئەپریل گلاسپی باڵوێزی ئەمریکا بوو لە بەغدا سەدام حوسێن بانجی دەکا دەڵێ ئێمە کێشەی حدودمان هەیە لەگەڵ کوێت، ئایا ڕێی ئێوە چییە؟ دەڵێ ئێمە هیچ ڕایەکمان نییە لەسەر کێشە ناوخۆیەکانی دەوڵەتە عەرەبیەکان و بە تایبەتی سەبارەت بە کێشە سنوورەکان لەگەڵ کوێت ئێمە هیچ عیلاقەمان پێدا نییە. سەدام حوسێن ئەوە بە هەڵە تێگەی ژوا تێگەیشتکەوە ئۆکەیە، ئۆکەی بۆ کراوە بچێ کوێت داگیرکە، دواتر کاتێک داگیری کرد ئەوە بۆ ئەمریکا چی لێ کرد و تاوای لێ وازی لە سەدام حوسێن نەینا تا پەتی سێدارەی لە ملنا. ئێستاش من واز دەکەم کەوە پارتی بە هەمان هەڵەی سەدام حوسێندا دەچێ، حزبە عێراقیەکان وایە بە شێوازێک قسە دەکەن بە شێوازێکی دەتوان بڵێن دووسەرەیە وا پیشان دەدەنکەوە ڕازینە دوا بخرێ، بەڵام دواتر کاتێک دوایان خست ئەو کاتی دیار دەکەوێت سر ڕەتفعلێکی سیاسی گەورەی بەهێزیان دەبێت و پارتی تووشی چ مەزەقێک و شکستێکی گەورە دێ ئەو کاتێک هەڵبژاردنەکە دوا دەخات. بەڕێز دکتۆر قەرارە قسەکە وایە کە سەرۆکی هەرێم سبەینێیان هەندێک باس لە سبەینێ دەکەن، هەندێک باز لە سێشەمە دەکەن کە سەردانی تاهران دەکا وەک خۆیان ئەڵێن کە لە ئاستی باڵا کەسەیەکەمەکان پێشوازی لێ دەکرێت. ئەو تەڵەبانی ئێران بەرامبەر بە پارتی هەیەی پێت وایە مەسەلەن پارتی بتوانێت جێبەجێی کات و بگەنە ئیتیفاقیە کە کاراسانی بۆ بکاوکو پارتی زۆر دەمێکڵێ وڵاتێکی ئیقلیمی دیزاینی هەڵبژاردنەکەی لە بەرژەوەندی حزبێکی سیاسی کردوکە معلومەیەکێتیە کەواتە پێت وایە بەڕێز دکتۆر مەسەلەن ئێران دانوستانێک لەو مەوزوعەیە لەگەڵ سەرۆکی هەرێم کە جێگری سەرۆکی پارتی شەبیکات؟ خۆی بەڕاستی حزبە کوردیەکان پێویستەوە بزانکەوە لەمە دووە ناوەندی بڕیار ناوەندی مەرکەزی قەرار لە عێراق و لە بەغدایە، نە لە تارانە لە ئەنقەرەیە نە لە واشنتۆنە و ئەو ڕێگانی کەوا دەیگرنە بەر تەنها بۆ ئەوەیەکەوە هەوڵێکە بۆ خۆیان دەیدەن و ئەگەر ئێران بە تەواوی کۆنتترۆلی عێراقی بکرد بە ئەوە سوودانی نەیدەتوانین بچێتە واشنتۆن و ئۆردوگان نەدەهاتە بەغدا و چەندین ئیتیفاقات و ڕێکەوتن و بڕیاری استراتیجی سیاسی گەورە هەیە لە عێراق دەدرێت بێ ئەوەی کەوا ئێران ڕۆلی هەبی تێدا، بەڵام ئەو پروپاگاندانیکەوە حزبەکانی دەسەڵات دەیکەنکەوە ئێران لە دیزاینکردنی سیاسی لە خاریتە و نەخشەی سیاسی عێراقدا ڕۆلی هەیە بەڵام ئەو ڕۆڵی نییەکەوە ڕۆلی یەکلاکەرەوە بێت و هەموو شتەکان لە دەست ئەو بێوەکەوەیکەوە بانگەشەی بۆ دەکەن. بۆیە لەو باوەڕدامەکەوە ئاخیری هەر حزبێک بێوێ گۆڕانکاری بکات دەبێت لە بەغداوە بڕیارەکان لەوێ یەکلای بکرێتەوە و بڕیارەکان لەوێدا بتواندرێت کۆتایی پێبێت.
باشە بەڕێز دکتۆر کەواتە مەسەلەن دەستکەوتە بێت مەسەلەن هەندێک پێیان وایە کە ئێران ینی مەسەلەن ڕەنگە وتارەکانت بینی بێت هەندێک لەوانە نووسن کە ئێران لە مەسلەی بوونی بنکەکانی ئیسرائیل لە هەولێر و لە ژێردەسەڵاتی پارتی و علاقاتی مخابراتی پارتی لەگەڵ مۆسادی ئیسرائیلی ئەوانە کاتە پێشمەرجێک و دوجار چاوپۆشێگەکە لەوەی هەڵبژاردن دوا بخرێت هەر بەڕاستی جەنابەت ڕوونت کردەوە کە تاران ئەو قووەتەی ڕاستە مۆنۆپۆلێکی هەیە یان دەستی هەیە لە عراقدا وەکو وڵاتێکی ئیقلیمی بەهێز بەڵام ئەتوانێت قەناعەت بەلایەنەکان بکە مەسەلەن بەیەکێتی نیشتیمانی بە لایەنە شیعەکان بەوانەی ترکە پارتی ئەوانەی بۆ بچێتە سەر و بەریەککەوتنیش دروست نابێت لەگەڵ مەساڵحەکانی تورکیادا خۆی بەڕاستی پێویستی پارتی پێویستی بە یەقناکردنی یەکێتی یان حزبەکانی تر نییە لەبەرەوەی دەسەڵاتی سەرۆکی هەرێم دەتوانێت هەڵبژاردنەکە دوا بخات یان کاتێشتر بۆ دیاری بکە بەڵام لێکەوتەکانی گرنگە لێکەوتەکانی گرم باسم کرد کەوا ئێستا پارتی بە هیچ دەرچەیەکی بۆ نەماوە جگە لە دواخستنی هەڵبژاردنەکە و هیچ لێکەوتەیەکی بۆ نەوە جگە لە سزادانی ئەو حزبە کاتێک دوای دەخات کەواتە هیچ ڕێگەیەکی بۆ نەماوەتەوە ئیلا دەبێ ئەو هەڵەیە بکە و باجی هەڵەکەشی هەردەوێ بدات بۆیە ئەوەی کەوا ئێرانیان ئەنقەرەیان بەغدا من لەو باڕدانیمەکەوە ڕۆڵیان هەبی لە سەبارەت بە دووبارە دیزاینکردنەوەی بڕیاری هەڵبژاردننی هەرێمی کوردستان باشە کەواتە مەسەلەن بڕیارێکی حتمیە و دەبێ بکرێ بەڵام ئەگەر سەرۆکی هەرێم بۆ نمونە ئۆکتۆبەری دیاری کرد کۆمیسیۆن لە حوتی حوت بەسەر دەچێت و ئەنجومەنە دادوەریەی کە سەرپەرشتی کۆمیسیۆن دەکات کارەکانی کۆمیسیۆن بەڕێوە دەبات پێت وایە دەرسێکی قانونی هەبێت کە 4 مانگ 5 مانگ ئەگەر ئەوە هەبێت ڕەنگە مەسەلەن ئیتمینانێک هەبێت کە بۆ ئەو کاتە هەڵبژاردن دەکرێت بەڵام کە کۆمیسیۆنیشی خۆت ئەزانی بەڕێستان کە دوو ڕێی ڕێک پێی وایە کە بێ محاسەسە بێ بەشێکی پێی وایە کە هەر ئەو ئەنجومەنە دادوەریە بێ یان دادوەرەکان سەرپەرشتی بکەن پێت وایە دەرچێکی قانونی هەبێت لەو بارەوە خۆی ئەگەر دوا بخرێ هیچ بوار نامینێتەوە ئیلا دەبی پەرلەمانی عێراقی یان ئەو کۆمیسیۆنە سەر لە نوێ تەشکیل کاتەوەیان ئەوەیە تەمەنەکەی درێژ کاتەوە بۆ ئەو کاتێکەوە بتوانێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕێوە بە واگەر هاتوو پەرلەمانی عێراقی نەیتوانی یان بە هەر هۆیەک نەیکرد تەمەنی کۆمیسیۆنی ئێستای درێژ نەکردەوە ئەگەر هاتوو بڕیاری دواخستنەکەش درا ئەوە بێگومان ئەو کاتی لێکەوتە هەرە گەورەکان لەسەر خودی دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەبێ و تەنانەت لەسەر پارتی و لەسەر سەرۆکی هەرێمیش دەبێ بە دووری نابینم کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڵبوەشێتەوە و خودی نێچیروان بارزانی وەکو پەرلەمانتارەکان بنێردرێتەوە ماڵەوە بۆیە دەڵێم پارتی هیچ دەرچەی نییە تەنها دەبێت دوای بخە و کاتێک دواشی خست هیچ مەجال تێدا نەبووە هیچ مەجال تێدانی ئیلا دەوی بازی ئەو دواخستنەش بدات بەڵام دکتۆر قسەیەکی تریش هەر هەیە لەسەر ئەو قسەی جەنابەت ئەو باز لەوە دەکرێت کە ڕێکەوتن کراوە کە دادگای فیدراڵی ئەو داوایانە نەبینێ یان کۆ نەبێتەوە لەسەر ئەو داوایانەی مەسەلەن بۆ لە هەرێمی کوردستان ئەگەر سبەینێ هەر خەمخۆرێک هەبێت داوا لەسەر حکوومەتی تەسریف ئەعمال کاربەڕێکەر یان سەرۆکاتی هەرێم تۆمار کاکە بڵێمانەی شەرعەتێکیان نەماوە لەبەرەوەی پاڵپشتی قانونیان نیە پاڵپشتی پەرلەمانیان نیە قسەیەکەیە کە على ئەساس دادگای فیدراڵی ئەوە نەکا لەبەرەوەی پارتی لە حکوومەت دەکشێتەوە لە حکوومەتی عراقی و مقاتعی تەواوی حکوومەتی عراقی و دام و دەستگاکانی عراقی دەکا ئەمە تا چەند ڕێتی ئەچێت یا محکمەی فیدراڵی خۆی دەخاتە ناو ئەو بابەتە پێدەچێت ئەوەش هەر لە تەڵە و داوەکەی چۆن ئەمریکا بۆ سەدام حوسێن داناوە ئەوەش هەمان تەڵە و داوەکەیەکەوە بۆ خودی پارتی و نێچیروان بارزانی دادنرێتەوە بە زۆرێک لە جۆرەکان وایان تێگەیاند بن یان وا ئیتمینانیان دابنێ دڵنیایان دابنێکەوە دادگای فیدراڵی ئەو جۆرە داوایانە نابینێت یان ڕەفزی دەکاتەوە ڕەتی دەکاتەوە بەڵام دادگای فیدراڵی هەر کەسێک تەمەنی 18 ساڵ بێ لە هەرێمی کوردستان دەتوانێت بچی داوایەک لەوێ بەڵام داوایەکی معقول و بتوانین بە پێی دەستور و یاساکانی هەرێمی کوردستان داوایەکەی بە بەڵگەوە پێشکەش بکە و دەیبینێت و دادبینیشی بۆ دەکرێت بەڵام بڕیاری کۆتایی دەگەڕێتەوە سەر دادگایە کە ئایا چەند قەناعەتی بەوەی هەیەکەوە دامەزراوەکانی هەرێمی کوردستان هەڵوەشێنێتەوە یان نا ئەوە دەگرێتەوە سەر بڕیاری دادگا بەڵام بە هیچ شێوەیەک بۆ کەس نییە کەەوە بڵێ
داوای هەڵوەشانەوە یان دژی دامەزراوەکانی هەرێمی کوردستان حزبەکانی هەرێمی کوردستان دادگای فیدرالی بەڵێنی دابیکەوە زۆرێک لە جۆرەکان ئەو داوایانە وەرنەگرێت و من متاکیدم کەوە دادگای فیدرالی سربەخۆ بێلایەنانە هەر داوایەک هەبێت ئەگەر قەنەعەتیشی پێ نەبێت هەر وەری دەگرێت بەڵام دواتر داخلی دادبینی دەکات و ئەو کاتی بەپێی بڕیاری هەرنۆ دادوەرەکە بڕیاری لەسەر دەدرێت. زۆر باشە بەڕێز دکتۆر بەڵام مەسلەی پرسیارێکی تر دێتە ئاراوە سەرۆکی هەرێم زیاتر لەواجی هەدەبیندرێت سەرۆکی حکوومەت کە مەسەلەن خۆی یەکێکە لە بڕیار بەدەستەکانی پارتی ڕەفزی بەشداری هەڵبژاردن و ئەگەڕێتەوە کە قەرارەکە لای ئەوە قەراری کۆتایی لای ئەوە هیچ محاولەیەکی نییە هیچ جوڵەیەکی نییە لە بێمنەتیەتی یاخود دەیەوێت سەرۆکی هەرێم ئەو کارانە بکات جا باش بوو خراپ بوو خۆی وەکو پارتی دیار بوو لە بەیاننامەی بارگای بارزانی هەروەها لە بەیاننامەی مەکتەب سیاسی بە ئاشکرا داوای ئەوە دەکەنکەوە هەڵبژاردنەکە دوا بخرێ و مەرجشیان هەیە لە کاتی دواخستنەکەش ئەوە یەک بۆیە کەواتە وەکو پارتی سەرۆکەیبی چ مەکتەب سیاسەکەی بە فەرمی داوایان کردووە بەڵام ئەوەیەکە بۆچی نێسیروان بارزانی بووتە واجیها ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی لە ڕووی یاسایی و دەستوریەوە دەسەڵاتەکە لە دەسەڵاتی ئەودایە ئەو دەتوانێت ڕۆژی هەڵبژاردن دیاری بکات ئەگەر کاتێک پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵبەشێنراوە یان وادەکەی کۆتایی هات دەبێت سەرۆکی هەرێم ئەوە لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەت نییە دەشکرێ ئەوە زۆرێک لە دەتوانین بڵێن تەڵەیەک بێ بۆ خودی نێسیروان بارزانی لایەن ئامۆزایەکەیەوە بۆی هەموو لێکەوتە یاسایی و دەستوری و دادوەریەکانی سیاسیەکانیش بگەڕێتەوە سەر نێسیروان بارزانی ئەو تێدا بە ئاسانی لێ دەرچیت. زۆر باشە لایەنە نێودەوڵەتیەکان مەسەلەن سەفارەتی ئەمریکا مەسەلەن بلاسخارت ئەوانش تا ڕادەیەک بێدەنجیەک هەیە نازانی ینی ڕەئیان ئێستا زۆر وازەح نییە پێت وایە ئەوان دوجار چیان لە هەرێمی کوردستان دەوێت زۆر جار دەڵێن شەریکی ڕاستەقینەوە ئێمە لێتانەوە نزیکین بەڵام نەیانتوانیوە قەنەعەت بە لایەنەکان بکەن کە هەڵبژاردنێک بێ بە بەشداری هەمویان بەتایبەت نەیانتوانیوە قەنەعەت بە پارتی بکەن ئێستا لەگەڵ دواخستنن مەسەلەن لە ڕۆژی ئەوەی کە مدیای پارتی وای بڵاو کردەوە کە ئەمریکا و توێتی بەڵێ ئەمە لەگەڵ دواخستنین مەسەلەن هەندێک قسەیان هێنا بۆچی ئەوان لەگەڵ دواخستن ئەوەی دەوترێکەوە ئەوان لەگەڵ دواخستن ڕاز نییە ئەوان بە فەرمی لە ڕێگەی وتەبێژەکان لە ڕێی بەیاننامەکانیان بە ئاشکرا بە ڕاشکاوانە باسییان کردوەکەوە هەرێمی کوردستان پێویستە هەڵبژاردنێکی شەفاف و بێگەرد ئەنجامدا لە کاتی دیاریکراوی خۆی ئەوەی وەک باسم کردە زیاتر پرۆپاگاندەی حزبەکانە بە تایبەتی پارتی دەیەوێت جەماوەرێک بۆ خۆی دروستکات ئەو مەزەق و ناخۆشیێکەوە تەنگەژەیەکەوە تێی کردووە بەلای کەمی لە ڕووی میدیایەوە لەسەر کەم بێتەوە و یۆنامی و نەتەوە گرتوەکان لێک کە حاڵەتدا تەدەخول دەکەن و ئەو کاتی ئەگەر وەسیتیان هەبێ دوو تەڕەف بگەنە شەڕی چەکداری و بێتە ململانەیەکی بێزگە لە ململانی سیاسی بێتە ململانێکی سەربازی و چەکداری ئەو کاتی بە بڕیاری فەرمی نەتەوەیە گرتوەکان ئەو کە ئەنجومەنی ئاسایش وەسیتیان دەبێت نوێنەریان دەبێت و ئەو دێت لە نێوانیان نێوەنگیری دەکات و ئەو دەتوانێت پێشنیار بکات ئایا هەڵبژاردن بکرێیان ناکرێ ئەوە ئێمە لە هەرێمی کوردستان نەگەیشتنەوە قۆناغا بۆیە لە ڕووی یاسایی و فەرمی ئەوەیەکەوە ڕێی ڕسمیان وەردەگیرێکەوە ئەوان لەگەڵ هەڵبژاردن لە کاتی خۆیدا تا ئێستاش بە هیچ شێوەیەک تەسریحێکی لە دوانێکی وایان نەداوەکەوە ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین ئەوەی دەگوترێ هەموو پرۆپاگەندەی حزبەکان زیاتر بۆ بەهێزکردنی مۆقیفی خۆیان بەڵێ دوجار ئەوان ئەو بڕیارە دەدەن مەرسومێک پێدەچێت مەسەلەن ئەو هەفتەیە سەرۆکێرێمە ئەو مەرسومە دەرکا بەڕێز دکتۆر من لەو باوەڕدامە هەر مەرسومەکە دەردەکا لەبەرەوەی دەری نەکات تووشی چارەنووسێکی زۆر خراپدن و ئێستا دەریشی کات هەر خراپە بەڵام لەوەی دەری نەکات خراپترە چکە ئەو کاتی وەکو ئەگەر بێت و بێوێ کێشە و فەوزا دروستکا بۆ هەڵبژاردنەکە و نێڵی سندوقەکانی دەنگدان دامندرێت ئەو کاتی وەکو حزبێکی متەمەڕید لە ئەژمار دەکرێت لە عێراق و دوور مەبینەکەوە تەنان حزبەکەش هەڵوەشێنرێت لە ڕووی یاساییەوە و هەموو متەلەکاتەکانیشی وەرگیرێتەوە ئەو کاتی پارتی زەرش زۆر گەورە دەکات بۆیە من بە مقارنەوە بەراورد لە نێوان زەرەری خراپ و خراپتوانە خستن لەگەڵ دواخستن
بەڵێ خراپ و خراپتر دواخستنەکە بۆ پارتی لێکەوتەکانی کەمترە لە چاو دوانەخستنەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕعد ڕەفعات سەرۆکی ناوەندی توێژینەوەی ستاندەر. سپاس بۆ بەڕێستان بەو کاتەی بەڕێستان کە لەولێرەوە لەگەڵ مابووی. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.